سلاوێکی دووبارەتان لێبێ لەگەڵتان بەردەوام من ئیسە سەیری نرخی دۆلار مەکرد ئەها لە دوێنەوە تۆزە گۆڕانکاری بەسەریاتۆ گەیشتۆتە 146 جا ئیتر هەندێک گۆڕانکاری جیهانی ڕووی داوە بۆ نمونە ئەوە لە ڤێنزۆلا و ئەم بابەتانە و وڵاتانی تر بەڵام بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستانیان با تۆزە بەتەکە بەرفراوانترکەین لە عێراق بۆ گۆڕانکاری خەریکە لە ئابووریمانە ڕوو ئەدات بۆ نمونە نرخی دۆلار ئابەم شەوەیە ئەمە بابەتێکە ئێمە ئەمانوێت لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد پسپۆڕی ئابووری زیاتر گفتوگۆی لەسەر بزانین ناسەقامگیری بەرەوەکی ئێمە شەگرێت یان دە پاڵبینەوە دڵمان ناسوو دەبێت دکتۆر گیان سلااو لێبێت زۆر سپاس چاوی منن زۆر بەخێر بێ دکتۆر ئەگەر هەر سەرەتا لەمەوە دەست پێ بکەین بۆ خەریکە نرخی دۆلار بەرەو گرانتر بوونە چێت لە چاو دیناری عێراقی سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دیمانەیە ماوەیەکی باشن هاتوومەتە خزمەتتان یاخوا بەخێر چاوی منن مەسەلەی دۆلار مەسەلەی ئابووریەکان دابڕاون نین لە مەسەلەی سیاسیەکان لەو ئیجراعاتانەی کە حکومەت ئەیکا مەسەلەن لە حکومەتی عێراقی بە پلەیەک فیدراڵ بەرامبەر بە کاروبارە ئابووریەکانی عێراق حکومەتی عێراقی ڕاست هەمووشمان گەشتونێتە ئەو ڕاستی کە گەندەڵیەکی ڕاددە بەدەر لە وڵاتی عێراقا بوونی هەیە بە تایبەتی گەندەڵە ئابووری و داراییەکان خۆ دزینەوە لە باج خۆ دزینەوە لە دانی باجی گومرگ ئەمانە هەمووی وای کردووە کۆمەڵێ ئەم حکومەتە هەوڵ ئەدا بە هەر میکانیزمێک بێ بتوانێت ئاست و بڕی و قەبارەی گەندەڵیەکان هەم ئاست هەم بڕ هەم قەبارەی گەندەڵیەکان کەم بکاتەوە بە تایبەتی لەلایەنە ئابووری و داراییەکانە یەکێ لەو بابەتانە مەسەلەی بازرگانیکردنی دەرەکیە کە پەیوەندی بە ئابووری وڵاتی عێراقە لەگەڵ وڵاتانی دەرەوەی عێراقی تر وڵاتەکە دراوسێ بێ یا دراوسێ نەبێ لەم حاڵەتەدا لە دەواازە سنووریەکانی هەر عێراق کۆماری عێراق چ ئاوی بێ چ ئاسمانی بێ چ زەمینی بێ دزی و فڕوفێڵێکی زۆر ئەکرێ لە دانی گومباجی گومرگ ئەمە وای کردووە حکومەت بڕەپارێکی ئێجگار کەمی لە قەبارەیەکی گەورەی هاوردەکردن دەست نەکەوێت پەنای بردەبەر ئەم سیستمە تازەی ناوی ناوە سیۆد ئاسیواد شتێکی لەو بابەتانە ناوێکی بەڵای خیاڵما بووسا ئەسکوا تێگەشتی ئەمەی هێناوە پێش وەختە تۆ ئەتەوێت دەتان بۆ نمونە هین بکڕی تەماتە بکڕی لە ئێرانەوە گریمان ئەو دەتانە هینی لەسرە باجی لەسرە پێش وەختە تۆ بێ بڕۆی باش بیت باجەکە لە گومرگی عێراقی بیت لە بەڕێوەبەرایەتیەکە ئەجا ئەبێ کۆدت بدەنێ کۆدت بۆ دەربێنن کۆمپانیەکەتە یعنی کۆمەڵێ ئیجراعاتی ئەڵێ قسەیەکی کوردی خۆمانەیەڵێ بۆ ڕیش چوو سمێڵی شینا لەبانی حکومەتی عێراقی بۆ ئەوی گەندەڵی کەم کاتەوە ئەوەندەی ڕۆتین و بابەتی ئاڵۆز دروست کردەوە بازرگانەکان لەم حاڵەتەدا ناتوانێت بازرگان ناتوانێت دۆلار بە 132,000 دینارەکە وەربگرێ بۆ ئەوەی کاروبارە بازرگانیەکەشی بڕوا بەچکە التیزاماتی بەسەرشانەوەیە مەجبورە دێ لە بازار دۆلارەکرێ کە مادەم لە بازار دۆلارە بازاری ڕەش لە عەرەبی دەوترێ سوق الموازی یعنی بازاری هاوتەریب چونکە ئەو بازارە ئێمە بازاری ڕەش نییە چونکە بازاری ڕەش ئەوەیە کە بە نهێنی و بە قاچاخە بازاری دراوی دۆلار لە سلێمانیان لە هەر شارێکی تری عێراق و هەرێمی کوردستان نهێنی نین وڵەت دراون ئەو نووسینگە و کۆمپانیانە و کارەکەن بە یاسایی ئەو کارەکەن لەبەرەوە بەوە ناوترێ بازاری ڕەش پێی دەوترێ بازاری هاوتەریب ئەوە وەک ڕوونکردنەوەیە لە بازاری هاوتەریبەکە ئەچێت دۆلارەکڕێ دۆلار ئەو وەختە تەڵەبی خواست لەسەر دۆلار زیاد دەکات و قەبارەی بڕ و قەبارەی دۆلاریش لە بازارە سنووردارە بانقی مرکزی عێراقی من وابزانم چەند ڕۆژێک لە پێش سەری ساڵ و نازانم ئەگەر دوێنێ و پێرێ ئەگەر بانقی مرکزی هەبوو بێ
دۆلار خراپێتەوە ناو بازار دۆلار نەخراوەتەوە ینی بانقی مرکزی دۆلاری نەفرۆشتووە جا فرۆشتنی بانقی مرکزی ئێستا دۆلار بەهۆی ئەو هەموو چاودێری و یاسا و سیستماتیکیانی بووی دانراوە لەلایەن ئەمریکاوە ناتوانێت وەکو جاری جاران قاچی لێ ڕاکێشە بە پای پیلە چەنی بیوێ ئەمڕۆوەنە بفرۆشەوەنە بفرۆشە ئەبێ بە بەش جوارێک بفرۆشتێت کە دۆکۆمنتی بازرگانی و دۆکۆمنتی یان ئوزوناتی خەزیێنە ینی وەزارەتی مالی عێراقی لە شوێنی ئەوانە هەبێ ئەنجا بتوانێت ئاڵ و گۆڕ بە دینار دۆلار بفرۆشێ و دینار بێنێت و یعنی کۆمەڵی ئیجراعات و کۆمەڵی هێنیان کردووە ئەمانە هەمووی وای کردووە کە ئەم دوو هۆکاری کە باسم کرد دوو هۆکاری ئابوورین هۆکارێکی تری سیاسی و ئەمنیە کە بەڕاستی ناوچەکە لە وەک عەرەبەڵێ على شەفا حفرەتی من النار یعنی لەسەر لێواری چاڵێکی ئاگرینایە یعنی هەڕەشەی ئەمریکا هەڕەشەی ئیسرائیل لە ئێران بەرامبەرێ ئەوەش ئێران هەڕەشە لەوانە کاتەوە ئەم حەدەسەی کە لە ڕووداوی لە فەنزوێل لە ڕوویە کە ڕووداوێکی ناڵێم لە مێژوە ڕووی نەداوە کەس فڕێنرابی و ئەمانە بەڵام وەک ئابرا ئەڵێ عێنی عێنێک ئاوا بە نێرەکەری و هەر بە هەواستۆ بڕۆی یەکسەر گوێی سەرۆک کۆمارێ بگری و بێنیتە دەرێ بیبیتەوە بۆ تا نیویۆرک نەیوەستێنی بێ هەواڵەکانیش دوو سەرباز بریندار بێ ئەم حەدەسانە ئەم هەموو من راپۆرتێکم خوێندەوە من بە اقتصاد نییە سیاسەتە داوای لێبوردنەکەم ئەڵێ ڕووسەکان ئاشکرا مستەشارێکی گەورەی ڕووسی بۆ وڵاتانەی و تۆ کە چەکی ڕووسیان هەیە بمان بورن چەکەکانمان هیچی کار ناکات بێجگە لە ئەتۆم نەبێ ئەگەر بمانێت ئێوە بپارێزن نە ئێس 300 ئیشی کردووە نە ئێس 400 ئیشی کردووە لە فەنزوێر لە نەڕادارە ئێرانیەکانیشی کردو هیچ شتێکیشی نەکردووە تتر لێرە یا شەباحێکی گەورەی ترس بەسەر وەزعەکە کەواتە لەوانەیە شەڕی ئێران و تەل ئەبیب جارێکی تر ڕوو بداتەوە ئەم شەڕە ڕوو بداتەوە ئەم جارە شەڕی 12 ڕۆژە نابێ ئەمە هەمووی واکات دینار پارەی ناوخۆی عێراقی ئەو هەر باسی تمەن ناکەین لێ بۆتەوە تێگەی دێتە سەر دیناری عێراقیش کەواتە تۆ ئایا حکوومەتی عێراقی ئەو وەختەش ئەتوانێ ئاوا دینار بەچی ڕاوەساوە کاکە بە بانقی مرکزی عێراقی دیناری ئێستا ئێمە وەکو هاوڵاتیان بێمتمانەی یەکمان لا دروست بوو یعنی ئەوەی کە لە گیرفانمانایە ئەوەی کە لە ماڵەوەی هەمانە دۆلار بێ یان دینار بێ ناتوانین مامەڵی پێ بکەین ئەمڕۆ بەیانی هەڵەسی سەوچ لە بەیانی هەڵەسی 146 بەیانی هەڵەسی گۆڕانکاریژی گەورە بەسەر دراوەکانە هاتووە ئێمە لەم کاتەیە چی بکەین ئەم ئاڵ و گۆڕی دراوە تۆ باسی بواری سیاسیت کرد هەمووی کاریگەری هەیە باسی حکوومەتی عراقیت کرد کاریگەری هەیە باسی بازرگانەکان کرد کاریگەری هەیە یعنی پێساویستی ڕۆژانەی خۆشمانۆکو هاوڵاتیان وەڵی بێمتمانەی لا دروست کردوین چۆن ئێمە مامەڵە لەگەڵ پارەکانمان بکەین ئێمە ئەم مامەڵەیە ئەگەر لە ماڵەوە دام نابێ یاخود لە باقێک دام نابێ چۆن کاری لەسەر کاک سەرکۆجیان با من یەک شت بە ئێوەی ئازیز لێڕێ ئێوەشەوە بە بینەری ئازیز ڕابگەێنم ئەمە بە عەرەبیەتی الکوتلە النەقدیە یعنی ئەو تۆپەڵە پارە نەختینەیەی کە پێی دەگوترێت دیناری عێراقی لە عێراقا نزیکی 120 بۆ 125 تریلیۆن دینارە کە حکوومەتی عێراقی بانقی مرکزی چاپی کردووە لە کارایە ئەوەی ئیمڕۆ لە ناو بازاری عێراقیە هەمووی هەرێمی کوردستان هەمووی لە فزاخۆ تا فاو لە 30 بۆ 35 تریلیۆن دینار تێناپەڕێ ئەوەکەی تری لە شوێیە ئەوەکەی تری لە کوێیە ئەو 75 ملیار تریلیۆن دینارە کوا لەکوێیە هەمووی خەڵک یا هەڵی گرتووە هەندێکی لە دەوڵەتانی دراوسێ هەڵگیراوە هەندێکشی ئەوەی کە پارەدارە لە ماڵەوە هەڵی گرتووە ئەوەی کە ئەو 70 بۆ 75 تریلیۆنی دینار هیچ هەندێک لە ئێران و تورکیا و لەوانەیە سووریاش بەشێکی یان لە ئوردون لە سعودیە بەشێ لە پارەی عێراقی احتیفاظ پێوە ئەکەن وەکو ئیجراعاتێکی بانقی بۆ خۆیان بەڵام تۆ وەرەوە بە گریمان 60 تریلیۆن دینارەکەی تر لە لای دەوڵەمەندەکانی عێراق شاردراوەتەوە ئەگینا ئەوانەی کە چینی بە عەرەبیان ذەوی الدەخل المەحدود یعنی ئەوانەی کە داهاتەکانیان داهاتی ئاساییان سنووردارە فەرمانبەر کرێکاری کەرتی گشتی کەرتی تایبەت بازرگانی بچووک جوتیار ئەمانە هەمویان ئەوەی موچەخۆرە
لە سەتانەوەتی موچەخۆر ئەوەندە موچەوەرەگرێ بە قەنەعەتەوە ئێڵم پێی بژی کەواتە کەسێکی لەو دەستە کۆمەڵایەتی کە پیان دەوتێت داهات سنووردارەکان ئەوانە پاشەکەوتیان ئەگەر هەش بێت زۆر لاوازە ئەوانەی کە پاشەکەوتیانەیە کەس پاشەکەوت نابە لە بانقەکان داینێ کەواتە پارە لە بانق داناندرێ کەواتە متمانەی ئێمە ئەساسەن لەکوێ پەکی کەوتووە ئێمە و بانقەکانە بەهۆی ئەو ئالیەتی بانقەی کە ئیمڕۆ لە عێراقا چونکە بڕاستی سیاسەتی بانقی و کاروبارە بانقیەکان لە بانقی مرکزی عێراقیەوە دەرەچێت بۆ ئەمە بەرگری نەبێت لە کەزیان بۆژە هیچ پەیوەندێکی حکومەت هێرێمی کوردستانەوە نیە چونکە سیاسەتی نەختینەیی لە بەغا دیاریەکرێ لە بانقی مرکزی خۆمەش بانقی مرکزیمان نییە ئێمە وەکو پارە سەر بە بەغاین هەمومانە هێڵین دینار چیمان پێ چی 90,000 دینار لێرەیە هاوڵاتی ئاسایی ئەو دەستە کۆمەڵایەتی کە داهاتەکانیان نزم و سنووردارە ئەوانە لەم بەرزوو نزمی دۆلارە ئەوە زەرەرەکەن کە شمەکەکان گران دەبن کەواتە داهاتی ڕاستەقینەی تاکە کەس دا ئەبەزێت من دوێنێ بە موچەکەم 600,000 دینار بووە نزیکی 4 گەڵای کردووە 4 گەڵاو شتێکەگە 142 کاسێ بکەیت ئیمڕۆ نازانم بۆ بە چەند دوێنێ نزیک بۆ لە 140 بڵێ 150 کەواتە من 600ەکەم بوو بە 4 گەڵات تۆزەکەی لێبەوە سپێنێ زیاتر بەرز بۆ کەواتە دەخلی ڕاستەقینەی من بۆ لەگەڵ ئەوەشە کە من پارەکەم بەهاکەی خۆی لە دەستدەدا لە بەرامبەریشە نرخی شمەکەکان چونکە زۆرینەی شمەکانی ئێمە پەیوەندیەکەین هاوردن پابندە بە دراوی سنگینەوە بە دۆلارەوە یان بە یۆرۆ یا تا دوایی کەواتە تۆ لەویایە دوو جار زەرت کرد جارێک بەهای پارەکەی لە گیرفان تا دابەزی جارێکی تریشت لە ڕێگەی هەڵاوسانەوە داهاتەکەت بەلایەنی کەمەوە ئەگەر نرخی دۆلار لە 100 بەرز بێتەوە هاوڵاتی بە لە 120 دەخلی حەقیقەکەی دابەزێ کەواتە لەویایە ئێمە هەموو ئەو پارەی هەمانە هەر 600,000 دینارێک ئەبێ بە 80,000 دینار کەواتە 4/8کە ئەبێ چەند دەرەچێت 320 عفو 6/8کی 42 پارەکەمە بە 480 بەڕقم هەر 600 بەڵام لە حقیقەتە 480 لێرە ئێمە هاوڵاتیانە بۆ زەرەرەکەن ئەوانش کە پارەیان لە ماڵەوە دینارداناوە هەم بۆ جۆرە زەرەرەکان هەم بۆ جۆرە زەرەرەکەن کە پاشکەوتەکانیان بەها ڕاستەقینەکەی خۆیان لەدەستداوە دکتۆر ئەگە بە کورتی پێمان بڵیت ئەم مەترسی شەڕی ئێران و ئیسرائیلە هەر هەیە ئەوە نرخی نەوتە ئەڵێن دابەزیوە ئابەم شێوەیە ئێمە هەر چاوەڕێکین ئەم گرانبوونی دۆلارە بەردەوامی هەبێت بەرزبوونەوەی ئاستەکەی یانە لە شوێنەکە ئەخیرن بەسەرگیریەکەگە بەڵام بە کورتێشی نەئەبێ بە ئێران نەتووشی ئەو بارودۆخە ئەبێ کە ئێران تووشی بووە لە شەڕی ئەم جارە ئەگەر من وەکو هاوڵاتیەکی ئاسایی هەرگیز لە ژیانمە ئاواتی ئەوم نەخوازوە جەنگ ڕوو بدات لە خوۆش داواکارم شەڕ ڕوو نەدا شەڕگوەتی و نەهامەتیە تر ئەگەر ئێمە شینێکین پریشکمان بەرەکەوێ دراوسێمانە ئەم جارە ببێ بە شەڕگەروی هۆرمزدا ئاخرێ بیرەنەوتەکانی خلیج زۆری زەرەری بەرەکەوێ باشە ئەو وەختە 3,600,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی عێراق لە شۆوە ڕوە لە بەسڕەوە ڕات لە فاوەوە ڕوە بە گەروی هۆرمزە ڕوا بۆ بازاڕە نەوتیەکانی جیهان کەواتە نەوتی عێراق ناڕوە نەوتی عێراق نڕووی پارەی عێراقی دیناری عێراقی پابند دەبە چی بە دۆلارەوە دۆلارەکەمان لەکوێوە بۆ دێمە نەوتە فرۆشین کەواتە ئەو وەختە هەر 100 دۆلارێک نەک بە ئاسانی هەر بە چاوتر و کاندنێک 200,000 و زیاتریش تێپەڕێنێ چونکە ببورن تەنها منفەزی جیهان و تورکیا بۆ نەوتی کوردستان و نەوتی کەرکوو گەمێنێ بەڵام ئەو شەڕ ڕژ بدە بەرمیلێک نەوت ئەبێ بە 200 دۆلار لە 6 دۆلار ئەبێ بە 200 دۆلار چونکە ئەمڕۆ خلیج بە ئێران و خلیج و عێراق و ئەوانە نزیشی لە 125 تقریبن نەوتی جیهانیان بۆ ڕوە ئەمریکا فەنزوێلای بۆ سوعبەت نەگرتووە ئەمریکا بۆ مسۆگەرکردنی نەوتی خۆی فەنزوێلای گرت وەرەوە بە گرتنی گرتن نەیگرتووە
بەڵام دڵنیام هەر کەسێکی تر بێتە شوێنی ئەم سەرۆک کۆمارە مادۆرۆیە ناتوانێت کارێک بکە سەرۆک ترامپ زویر بکە یا بیڕەنجێنێ تێگە یعنی ئەمە حقیقەتێکی سیاسیە لێرەیە ئەمە بابەتەکەیە کە گەروی هۆرمز داخرێ ئەینا بۆ عێراق ڕۆ شتەکەەوە خۆی بێ زۆر زۆر سپاس دەسەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ زانیارەکانی بە هیوای ئەوەی کە وەکو خۆ دووتە جەنگ ڕوو نەدا نەهامەتی ڕووماتیانەکە بتوانین ئێمە شۆک و هاوڵاتیان بارودۆخێکی ئاساییمانە بێ و بشتوانی چۆن مامەڵە لەگەڵ پاری ڕۆژانی خۆمان ناکەین ئەم ڕۆژهاتینە کۆتای پرۆگرامەکەمان